موچەی مانگەکانی داهاتووی موچەخۆرانی هەرێم چی بەسەردێت؟ چارەنووسی هەژماری من چی بەسەردێت؟ ئایا تەوتین هەژماری من دەخاتە دەرەوەی یاریەکە؟ بینەری ئەم شیکاریەی تیوار بن و زانیاری گرنگ بزانن. دوای ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا لەژێر ڕۆشنایی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم، بەغدا موچەی مانگەکانی شوبات و ئازاری نرد. چاوەڕێ دەکرێت موچەی مانگی نیسانیش بنێرێت. هەنگاوی دووەمیش بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمە، بۆیە هەردوو لا دەستیان بە دانوستانەکان کردووە. هەرێم ماوەی زیاتر لە ساڵەکە دەستی کردووە بە پرۆژەی هەژماری من و دەڵێت زیاتر لە 300,000 فەرمانبەر هەژماریان بۆ کراوەتەوە. لەو لاشەوە وەزارەتی دارای عێراق و بەغدا جەخت لە تەوتین دەکەنەوە. هەر بۆیە ئەم هەفتەیە دەبێت ئەو پرسەش یەکلایی ببێتەوە تا موچەی موچەخۆرانی هەرێم دابین بکرێت و بە یەکجاری چارەسەر بکرێت. بەپێی زانیاریەکانی تیوار، هاوشێوەی پێداگری بەرپرسانی بەغدا، حکوومەتی هەرێمی کوردستانیش پێداگری لەسەر هەژماری من دەکات و دەستبەرداری نابێت. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار کە بۆ تیوار دواوە، هەرێم و بەغدا گفتوگۆ لەسەر پێشنیازێک دەکەن بۆ ئەوەی بگەنە چارەسەرێکی مامناوان لە نێوان تەوتین و هەژماری مندا، کە پێدەچێت بابەتەکە بکرێتە ئیختیاری بۆ فەرمانبەران، واتە موچەخۆرانی هەرێم ئارەزوومەندانە بەشێکیان لە هەژماری من و بەشێکیان لە تەوتینی بانکە فیدراڵیەکاندا بن. هاوکات سەرچاوەکە دەژڵێت بانکی بازرگانی عێراقی لەبەر ئەوەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدایە ئەستەما ببێتە بەشێک لە هەژماری من. هاوکات سەرچاوەیەکی باڵا لە حکوومەتی هەرێم بە تیواری ڕاگەیاند لە هەموو دۆخەکاندا بانکە عێراقیەکان دەست بە تەوتین دەکەن، چونکە ئەگەر هەرێم ڕێگر بێت ئەوە لە بەغداوە گرفت بۆ ناردنی موچە دروست دەکەن. بەڵام سەبارەت بە هێزە ئەمنیەکان، حکوومەتی هەرێم بە هیچ جۆرێک ڕێگە نادات بچنە تەوتینەوە و پێدەچێت بەشێکی فەرمانبەرانی مەدەنی تەوتین بکرێن و هێزە ئەمنیەکانیش لە هەژماری مندا بمێننەوە، چونکە بابەتەکە سیاسی و ئەمنیە. بۆیە چاوەڕێ دەکرێت هەرێم و بەغدا گفتوگۆ لەسەر پێشنیازە مامناوەندە و هاوبەشەکە بکەن کە هەم هەژماری من و هەم تەوتین بکرێنە چوارچێوەیەکی بانکی بۆ موچەخۆرانی هەرێم، واتە لە هەموو حاڵەتەکاندا هەژماری من هەر دەمێنێت، بەمەش موچەی موچەخۆرانی هەرێم گەرانتی دەکرێت. سەرچاوەیەکیش لە وەزارەتی دارای عێراق بە تیواری ڕاگەیاند موچەی سەرجەم مانگەکان گەرانتی کراوە و گرفتی تەوتین و بە بانکیکردن ڕەنگە 2 تا 3 مانگ بخایەنێت، بەڵام لەسەر فەرمانی سەرۆکوەزیران نابێت کاریگەری هەبێت لەسەر موچە و دەبێت مانگانە موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکرێت، چونکە بڕیاری دادگای فیدراڵیە و ناتوانرێت جێبەجێ نەکرێت.